بەسەرهاتێک زۆر کاریگەرە کە خۆی پەروەردگار پاداشتی ئینسان زیاد دەکات وەختێک کە ئینسان دەبەخشێت. ڕۆژێکیان فاتیمەی خێزانی ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کچی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نەخۆش دەکەوێت. ئیمامی عەلی دەچێت بۆ لای دەڵێ ئەی فاتیمە حەزت لە چییە؟ حەز بە چی دەکەی بۆ ئەوەی کە بۆت بێنم؟ دەڵێ ئەی عەلی وەڵا حەزم لە هەنارێک بخۆم، حەزم لە خواردنی هەنارە. ئیمامی عەلی تۆزێک بیر دەکاتەوە چونکە هیچ پارەیەکی پێ نییە بچێتە بازار هەنار بکڕێت، بۆیە تۆزێک بیر دەکاتەوە و دەچێتە بازار پارەیە قەرز دەکا و دەچێت لە بازار هەنارێک دەکڕێ بۆ ئەوەی کە بۆ فاتیمەی خێزانی بیباتەوە. لە ڕێگادا کاتێک کە هەنارەکە دەکڕێت و پارەکەی قەرز دەکات دەگات بە پیاوێکی پیر و پەککەوتە و فەقیر لێی نزێک دەبێتەوە دەڵێ ئەوە چی دەکەی لێرە و حاڵ و دەنگ و باسی دەپرسێت دەڵێ وەڵا 5 ڕۆژە لێرە کەوتومەتەوە و هیچم نەخواردووە. ئیمامی عەلی لێی دەپرسێ دەڵێ حەزت لە خواردنی چییە؟ دەڵێ وەڵا حەزم لە خواردنی هەنارە. ئیمامی عەلی بیر دەکاتەوە دەڵێ من تەنها یەک هەنارم پێیە، ئەگەر ئەو هەنارە بدەم بەو پیاوەی ئەی لە لای فاتیمەی خێزانم چ بڵێم کە پارەم قەرز کردووە و کە بە قەرز ئەو هەنارێم کڕیوە چووم بۆ فاتیمەی خێزانم بیهێنم، ئەی لە لای خێزانەکەم چی بڵێم؟ بەڵام بیریش دەکاتەوە دەڵێ ئەگەر پێی نەدەم دەترسم مخالیفی ئەو ئاەتە بم کە خوای پەروەردگار دەفەرمێت وأما السائل فلا تنهر، ئەو کەسەی کە داواتان لێ دەکا بەڕوویدا هەڵمەشاغێن پێی بدەن، ئەوەی کە داواتان لێ دەکا و مستحقە. بۆیە ئیمامی عەلی ئیمانی بەهێزی لە دڵ و دەرونی داوای لێ دەکات کە ئەو هەنارەی بۆ خێزانەکەی کڕیوە بەڵام دەیدا بەو پیاوە فەقیرە. کاتێک کە دەگەڕێتەوە بۆ ماڵەوە شەرم دەکات بچێتەوە بۆ ماڵەوە بۆ کڕینی هەنارێک چووە بۆ خێزانەکەی کە نەخۆشە، شەرم دەکات بۆ ئەوەی کە بچێتەوە ماڵەوە. بەڵام ژنی چاک بەڕێزان کاتێک کە لە شتێکیش ناڕازی بێت زۆر پرسە و پرتە و بۆڵە و قسە و ئەو لای ئیملای نییە. کاتێک کە دەچێتەوە لە فاتیمە نزێک دەبێتەوە دەنگ و باسەکەی بۆ دەگێڕێتەوە دەڵێ وەڵڵاهی لە کاتێکدا کە تۆ ئەو هەنارەتدا بەو پیاوە فەقیرە ئەمن حەز و ئیشتیایی خواردنی هەنارم نەما. زۆر ئاسانە لە لای خوای پەروەردگار بەڕێزان ئینسان خوای پەروەردگار چۆن بێوێت ئاوا قەنەعاتی پێ دەکات. بۆیە دەڵێ بەڕاستی لە کاتێکدا کە تۆ هەنارەکەت بەخشی ئەمن لە ماڵەوە حەز و ئیشتیایی خواردنی هەنارم نەما. لەو قسەیەدا دەبن ئەو قسانە دەکەن و لە ناکاو لە دەرگا دەدەن. ئیمامی عەلی دەفەرمێ کێیە؟ دەفەرمێ سەلمانی فارسیم دەرگاکە بکەوە. ئیمامی عەلی کاتێک کە دەرگای دەکاتەوە دەبینێ سەلمانی فارسی هاتووە و سینیەکی پێیە سەرەکەی داپۆشراوە و دێدای دەنێت لە بەردەم ئیمامی عەلی. ئیمامی عەلی لێی دەپرسێ دەڵێ ها سەلمان ئەوە چییە هێناوتە؟ دەڵێ ئەوە لە خوای پەروەردگارەوە بۆ پێغەمبەر هاتووە صلی الله علیه وسلم، لە پێغەمبەری خواشەوە بۆ تۆ هاتووە. کاتێک کە سەرەکەی دەکەنەوە دەبینێت ئەو سینیە 9 هەناری تێدان و 9 هەناری لەسەرە. ئیمامی عەلی تەماشای ئەو ئیمانە بەهێزەی کەن بەڕێزان، تەماشای کەرامەتی پیاوی ئیماندار و پیاوچاک و ئینسانی ئیمان زیندوو کەن بەڕێزان، تەماشای فیراسەت و کەرامەتی ئینسانی ئیماندار. دەفەرمێ ئەی سەلمان وەڵڵاهی ئەگەر بۆ من هات بێت بۆچی دانەیەکی نەقوستانە و هەر 9 دانەیە، ئەگەر بۆ من هات بێت دەبێت 10 دانە بێت. بۆچی؟ دەفەرمێت چونکە خوای پەروەردگار دەفەرمێت من جاء بالحسنة فله 10 أمثالها. دەفەرمێ خوای گەورە دەفەرمێ هەر کەسێک کە یەک خێر بکات خوای پەروەردگار 1 بە 10 پاداشتی دەداتەوە. بۆچی 9 هەنارە؟ دەبێت چونکە خوای پەروەردگار کە فەرموویەتی 1 بە 10 من 1 هەنارم بەخشیوە دەبێت 10 هەنار بێت. لەو کاتێدا سەلمانی فارسی کە هەنارێکی لە گرفانی نابوو هەنارەکەی دەخاتەوە سەر سینیەکەی و دەڵێ وەڵڵاهی ئەی عەلی ویستم ئیمانەکەی تۆ تاقی بکەمەوە، ئەتۆ تاقی کەمەوە بزانم ئیمانەکەت تا چەندە بەهێزە. ویستم ئیمانی تۆ تاقی کەمەوە، کەرامەت و فیراسەتی تۆ تاقی کەمەوە، ئەگەر نا ئەو سینیە 10 هەناری لەسەر بوون بەڵام من دانەیەکم لە گرفان نابوو بۆ ئەوەی کە ئیمانەکەت تاقی بکەمەوە. ها بەڕێزان سەیر نییە 1 هەنار دەبەخشێ لە پێناوی خوای پەروەردگاردا، بەڵام خوای پەروەردگار 1 بە 10 هەر لە دنیادا پاداشتی دەداتەوە.